دەستگای هەڵەبجە بەڕێزان سەرۆکایەتی هەرێمی کوردستان، بەڕێزان سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانن کوردستان، وەزارەتی ناوخۆ و وەزارەتی ڕۆشنبیری، لایەنە بەرپرسەکان و حیزبەکان و ناوەند و سەنتەرەکان، کەسایەتی ئاینیەکان و ڕۆشنبیریەکان، هەموو چین و توێژەکانی کوردستان. ئێمە وەکو کۆمەڵێک لە بەشی چالاکەوانانی هەڵەبجە و تین و توێژەکان و ڕێکخراوەکانی هەڵەبجە لە سۆنگەی بەرپرسیارەتیمانەوە بۆ ئەم خاک و هەرێمە کە مەڵبەندی ژیان و شارەسانەتی و پەیوەندی توندی کۆمەڵایەتی و شکۆی خێزان و پێکەوە ژیان بووە هەر لە دێر زەمانەوە ئەم سەرزەمینە لانکەی ژیانی ئارامی بووە، بەڵام چەند ساڵێکە کوردستان بەهۆی ئەو بارودۆخە نەخوازراوەی کە هاتووەتە کایەوە چی ناوخۆیی و جیهانی کە دروست بووە لە بواری تێکەڵبوون و کارلێکی کۆمەڵایەتی، چی لە بواری ڕاگەیاندن، چی لە بواری پێشکەوتنی تەکنۆلۆژیا و داهێنانە نوێکانەوە، هەروەها بەهۆی ئەو بارودۆخە سەختە و دژوارەی لە ڕوانگەی ئابووری و سیاسی کۆمەڵایەتیەوە دروست بووە. ئەمانە هەمووی کاریگەری خراپیان کردوتە سەر پەیوەندی کۆمەڵایەتی و ئاسایشی کۆمەڵایەتی و دەرەنجامی نەخوازراوی هێنایەتە کایەوە کە بە تەواوەتی لە ناو کۆمەلگادا ڕەنگی داوەتەوە و دەرهاویشتەی نەرینی هێناوەتە کایەوە. بە جۆرێک ئەم دیاردانە هەمویان نامۆن بەباری سایکۆلۆژیا و سیستەمی کۆمەڵایەتی ئەم هەرێمە. بۆیە ئێمە لە سۆنگەی خەمخۆریمانەوە داوا لە هەموو لایەک دەکەین کە بە زووترین کات بێننە سەر خەت بە هەموو شەوێک ڕوبەڕووی ئەم گرفتە گەورانە ببنەوە کە خەریکە لە کوردستاندا لە حاڵەتەوە دەبێتە دیاردا بە چەشنێکە ئەم بارودۆخە بەو شێوەیە بڕات بە پێشەوە بە تەواوەتی ئارامی و ئاسایشی کۆمەڵایەتی دەرونی تاچی ئەم وڵاتە دەکەوێتە مەترسیەوە. هەموو دەستگاکانی حکوومەتیش دەکەونە ژێر بەرپرسیارەتیەوە کە بێتوانایی خۆیان پیشان دەدەن لە ئاستی ئەو ڕووداوە نەخوازراوانەی کە ڕۆژانە ڕوودەدەن. بۆیە داوا لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە بە زووترین کات بێنە سەرخەت بۆ ئەم دۆخەی هاتوۆتە پێش، بۆ ئەوەی کۆمەڵێک هەنگاوی پێویست بندرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو قەیرانە گەورانەی کە بەرەوکی هاوڵاتیانی ئەم هەرێمەی گرتووە، وەکو دیاردەی خۆکوژی و کێشەی کوشتنی مرۆڤ و دەستبردن و بۆ ماڵ و دزی و ئاژاوی کۆمەڵایەتی و سەرهەڵدانی کێشەی خێزانی و ڕاگەیاندنی چاواشەکار و تێکدەری شیرازەی خێزان، بەرنامە بێسانسۆرەکانی جیهانی ئەنتەرنێت و یاریەتە سەناکەکان کە بووەتە هۆی ژەهرێکی کوشندا بۆ کۆمەلگایەکی سادە و پاچی کوردستان، دراما دۆبلاژکراوەکان کە لە هیچ ڕەهەندێک و کەلتوری کوردەواری ئێمە و کۆمەلگای ئێمەدا ناگونجێ، سەرڕای ئەو هەموو کێشە خراپانەی دۆخی سیاسی و ئابووری و بێکاری و نەبوونی دەرفەت بۆ گەنجان و ئەو بۆشایە کۆمەڵایەتەیە کە بوونی هەیە و دەرفەتێکی باشی ڕەخساندووە بۆ پەرەسەندنی کێشە و تەشەسەندنی کێشە کۆمەڵایەتیەکان. بۆیە ئێمە وەکو سەرجەم تین و توێژە ڕێکخراوەکانی پارێزگای هەڵەبجە داوا لە هەموو شار و شارچکەکانی دیکەی کوردستان دەکەین بە زووترین کات هەڵوێستی خۆیان ڕابگەێنن بۆ ئەوەی بە هەمومانەوە بتوانین فشار دروست بکەین و ڕوبەڕووی ئەم بارودۆخە نەخوازراوەی کوردستان ببینەوە. ئەم ڕوبەڕووبوونەوەیش ئەرکێکی گشتی و ئەخلاقیە لەسەر شانی هەمومان بە گشتی و بە تایبەتی دەسەڵاتی حکومڕانی ئەم هەرێمە لایەنە پەیوەندیدارەکان بەبێ جیاوازی پێکەوە پێویستە ڕوبەڕووی ئەم بارودۆخە نەخوازراوە ببینەوە، ئەمەش لە پێناو دابینکردنی ئاسایشی کۆمەڵایەتی و ڕێگەکردن لەو تاوانە گەورانەی کە ڕۆژانە بە بەرچاوی دام و دەستگا حکومەکان و ناحکومەکانەوە ڕوودەدەن. بۆیە ئەم دۆخە نەخوازراوە ئەرکێکی ئەخلاقی ئینسانی گەورە خاتە سەرشانی تاک بە تاچێم کۆمەلگایە و بە تەواوەتی دامەزراوەکانی حکوومەتی و مەدەنیەکانی ئەم هەرێمە دەخاتە ژێر پرسیارەوە. پێویستە ئەم ڕوبەڕووبوونەوەیە بۆ ئەوە بنین بڵین نەهێڵین ببێت بە دیاردا کۆمەڵێک کەسی چاوچنۆک دوو لە بەرپرسیارەتی یاری بە چارەنووسی تاک و خێزانی ڕۆڵەی ئەم هەرێمە و هەروەها کەلتوری جوانی پێکەوە ژیانی ئەم کۆمەلگایە نەکەن. زۆر سوپاس بۆ.